بەڵێ هەروەکو پامێرمان ئاماژەی پێدا ترافیکی سیاسیەکان بە تایبەتی بۆ لای لایەنەکان و پێکهاتەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئێستا گەرمی گوڕی بەخۆیەوە ئەبینێت. دەمانەوێت بزانین ئەو ترافیکانە چی لێبەرهەم هاتووە بە میوانداری ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی کە لەگەڵمان میوانە دەست بە گفتوگۆکانمانەکەین. ئەم کاتت باش کاک ئایدن، پێش هەموو شتێک بابزانی ئەنجامی سەردانەکەی شاندی پارتی بۆ لای پێکهاتەکان چی لێ سەوز بوو، لەسەر چی ڕێکەوت؟ بەڵێ پێشکی زۆر سوپاسان دەکەین کە مەسلەی پێکهاتەکان بابەتی پێکهاتەکان مەسلەیەکی زۆر گرنگە کە بەشداربوونیان لە پرۆسەی سیاسی لە بڕیارە سیاسەکان ئەمەش خاتەواتێکی زۆر گرنگە بۆ بەهێزکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان. لێرەدا دیارە کە لەگەڵ باسکردنی هەڵبژاردننی پارلەمان کە دیارە باسی سیستەمی کۆتاش ئەکرێت و کە گلەیش هەیە و تێبینیش هەیە لەسەر ئەدای نوێنەرایەتی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان. ئەمە لێرەدا گرنگە کە هەر بابەتێک هەر گرفتێک کە تایبەت بێت و بە کۆتەکان و پێکهاتەکان بخۆیان بڕیار لەسەر چارەسەرکردی بدەن و یان هەر گۆڕانکاریەک هەبێت و پێویستە بە ڕاوێژکاری و بە ئیستشارەی نوێنەرانی پێکهاتەکان نەتەوەی و ئاین و ئاینیزانەکان دەبێت و لێرە گرنگە لەبەرەوەی لێرە نوێنەرایەتی ڕاستەقینە زۆر گرنگە و پێویستە کە ضرورە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی باش هەبێت و لە پرۆسەی سیاسی لە پەرلەمانی کوردستان بێت و لە بڕیارە سیاسەکان بێت و دیارەوە گلەیەکان هەموو لێرەوە دەست پێ دەکات. لێرەدا گلەیەکان چین کاک ئایدن؟ ئەو گلەی و گازندانەکە لە نوێنەری پێکهاتەکانەکرێت چین لە ئەداکەیان؟ یان ئەمە زیاتر دیارە کە لە مێدیاکان و لە ئەعلامیش باس ئەکرێت و کە ئەڵێن نوێنەرایەتی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ڕاستەقینەی ناکەن و کە لایەنگری لایەنێک ئەکەن و لێرەش ئەمە دیارە ئەمە زۆر باس کراوە و لە عینی کاتیشدا لەبەر ئەم سەبەبەیە کە دانەوێ گۆڕانکاری لە کۆتا بکرێت و گۆڕانکاری نوێنەرایەتی پێکهاتەکان بکرێت و لەناو پەرلەمانی کوردستان بە تایبەتیش کە هەندێک لایەنی دیارکراویش کە لە ئێستادا بە تایبەتی پارتی و یەکەتی کە دیارە کۆبنەوەیان کرد بوو تایبەت بە هەڵبژاردن لەسەر زۆر بابەت پێکهاتبوون دیارە لەسەر ناکۆکن لەسەر کۆتاکان و لەسەر نوێنەرایەتی پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان. ئەمە لێرەدا کە گرنگە کە وتم کە هەر گۆڕانکاریە کە گرفتە هەبێت و تایبەت بێ بە پێکهاتەکان و یا بە کۆتەکان پێویستە بە ڕاوێژکاری و بە ئیستشاری نوێنەرایەتی پێکهاتەکان بکرێت و لێرەدا کە وتم ئێمە پێشترش کە تاکیدمان لەسەوە کردووە کە ئێمە وەکو نەتەوەی تورکمان وەکو لایەنی حزبیش کە لەگەڵ لە کابینەینەوە ئێمە تەحالفمان ئیتیفاقمان لەگەڵ پارتی هەیە کە تەحالفێکی سیاسی هەیە ئێمە پابەندین بەو تەحالفەی کە لە کابینەینەوەی حکومەتی هەرێمدا کراوە ئێمە بەشدارین لە پرۆسیاسی لەناو حکومەتی هەرێمین وەکو پێکهاتەکان وەکو پێکهاتەی نەتەوەی تورکمان و کلدان و سریان و ئاشووری ئێمە پابەندین بەو ئیتیفاقە و بەو تەحالفە سیاسی کە لەگەڵ پارتیەیە نابێت ئێمە لەناو حکومەت بین و لە دەروای حکومەتیش لەناو پەرلەمان معارەزە بین کە ئەمە ناگونجێت لەگەڵ ئەخلاقی سیاسی و لەگەڵ سیاسەتە. پێویستە لێرەدا گرنگەوەیە کە مەسلەی کۆتا نەبێتە مەسلەیەک یا گرفتێک لە نێوان یا بتە تەرەفێک لە نێوان سراع سیاسیەکان و یا لە کێشە سیاسەکان نێوان لایەنە سیاسەکان ئەمە نابێت. دەبێت نوێنەرانی پێکهاتەکان بخۆیان بڕیار بدەن. لێرەدا کە وتم کە دەبێت و نوێنەرایەتی ڕاستەقینەش بە شێوەیەکی پێویست هەبێت و باشە کاک ئایدن پێش ئەوەی کە بچینە سەر باسی چۆنێتی خواستی پێکهاتەکان بۆ چۆنێتی سیستەمی هەڵبژاردن تۆمەتێک ئاراستەتان دەکرێت یاخود دەوترێت کە ئێوە نوێنەرایەتی پێکهاتەکان ناکەن هەرچی پارتی بڵێت ئێوە دەڵێن ئەوەیە یاخود ئەو شتە دروستە. ئایا ئەمە دروستە؟
ئەمن باوەڕ ناکەم ئەمە دروست بێ ئەمە بۆ چونێکی زۆر هەڵەیە من وەکو لایەنی سیاسی خۆم من قسە دەکەم وەکو بەرەی تورکمانی عراقی قسەکەین کە ئێمە بەرەی تورکمانی عراقی لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان عراق نوێنەرایەتی زۆرینەی تورکمانەکانی عراقەکە و لە ئێستا پەیوەندێکی باش هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە ئێمە بەشدارین لە پرۆسەی سیاسی کە ئەمە لەوانەیە ڕێی جیاوازی شەبێت و بەڵام وتم کە لاندێ حالەتیش ئێمە هەندێ بابەت هەیە و پێکەوە کارمان کردووە لە پەرلەمانی کوردستان ئەمە گرنگە بەڵام بلێ کە هەموو شتێک لایەنێکی سیاسی دیاریکرا و بە تایبەتی پارتی بلێت و کە نوێنەرانی پێکاتەکان و یا نوێنەرانی تورکمان تایید بکەن لە هەندێک حالەتیش معارەزەش بوونە بەڵام لە زۆر بابەتش پێکەوە بوونەوە پێکەوە کاریان کردیە لێرەشتا من دەمەوێت مەسەلا ئەوەی تاکید کەمەوە یعنی مەسەلەن لێرەدا پارتی دموکراتی کوردستان زیاتر متعلقە بە بابەتی نەتەوەکان و یان متعلقە بە بابەتی پێکاتەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان عێراقیشدا لێرەدا ئەمە گرنگە لەبەرەوەی ئەو پەیوەندی لێرەوەدا دروست بووە و وەکو لایەنی سیاسیش لە ئێستادا پەیوەندێکی مەسەلەن پەیوەندێکی باش هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە کە لەسەر ئەم ئەساسە لەسەر باشکردنی پەیوەندەکان بۆ ئەوی بتوانرێت زیاتر خزمەتی پێکەوە ژیانی نەتەوەکان و زیاتر مافەکانی پێکاتەکان بکرێت و لە هەرێمی کوردستان بەڵام کە وتم کە ئەم بۆ چوونە بەو شێوازە هەڵەیە کە ئەمە ڕاستە کە نوێنەرایەتیکردن گرنگە وەکو بە ئیرادەی خۆی بێت و کە نەکەوێتە ژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسی کە لە حەزبی دەسەڵات بێت و یا لە دەروەی دەسەڵات بێت و دەبێت نوێنەرانی پێکاتەکان بە شێوەیەکی باش و نوێنەرایەتی ڕاستەقینەی و زۆر بە ئیرادەی خۆیان و بە جددی کار بکەن لەسەر ئەو بابەتانە کە نەتەوەکانی خۆیان بەڵێ ئێمە سپاس دەکەین کاتمان بەدەستەوە نەما ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردنتان